لە بری ئەوەی لەم دوورگانەدا بە دوای ڕۆحتدا بگەڕێی بە پاسگیرەکەتەوە بەنێو ئەو شوێنەدا تێپەڕە کە پاڵندە کۆچەرەکانی لێیە تێپەڕە بە شادومانیەوە ئاو دانیان بدەرێ هەندێ شعریان بۆ بخوێنەوە لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. مۆسیقا ژیانە بۆ یەکەم جار هەر لە دوای هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ ئۆکرانیا ئۆرکێسترای سەمفۆنیای کیڤ لە فیلارمۆنی دی پاریس ئۆرکێسترایەک ساز دەکات بۆ پشتگیریکردن لە هونەرمەندان و هاوڵاتیانی ئۆکرانیا. جەنگ تەنها هەڕەشە نیە لە مرۆڤایەتی بەڵکو هەڕەشەیە لە فەرهەنگ و هونەر و ژیان دۆستی. وەک پشتگیریکردنێک بە هونەرمەندên ئۆکراینی پشتی دەستپێکردنا شار بۆ یەکەم جار ئۆرکێسترا سەمفۆنیا کیەف لە هۆڵا فیلهارمۆنی لە پاریس هات پێشکەشکردن. ئەڤە قۆناغێکا دیاگەشتا ئۆرکێسترایە ئەوروپیە و لە هەیڤە نیسانە ئەف ساڵە لە وارسۆ فیلهارمۆنیک دەست پێکریە. چ دبە بلا ببە ئەس نکارم bi tenê ڕوونم û bêdeng bibim û karê xwe bêdengî bikim. Divê ez di gel mirovan biaxivim. Divê ez bi mûzîkê an bi gotinan li gel wan biaxivim. Lê divê ez vê peyamê li ser Ukraynayê belav bikim. Ka çil û rû dide. کنسرتا مازن به پیشاندانا 5 stranbêjên ji şanoya Opera Akademiya Niştimaniya Kiev dest pê kir ku çendîn stranên bi navûdengên Ukraynî pêşkêş kirin. Li dîvda berhemendiyên awazdanerên Ukraynî Maksim Berezovskî û Petri Bortynyanskî hatin lêdan. We wanted to show, of course. Mexwesku helbet hin çavkaniyên Ukraynî nîşan bidin ji ber ku ew stratejiya me bû. Beriya ku şer dest pê bike me gelek muzîka Ukraynî dijenî. Tevî muzîka nûjan jî. û ne tenê ew. Ji ber vê yekê ev beşek pir girîng ya nasnameya orkestra me ye. Lê em her tim pêşandanên Ukraynî bi pêşandanên navneteweyî re jî tevlîhev dikin. اف پیشاندان له 10 باژێرên Ewropa her sal li New York û li Washington jî tê berdewam kirin. Hatîn mayî dengê Amerîka, Washington. جوتیارە نمونەیەکەی هەرێمی کوردستان لە ڕێگەی توێژینەوەکانیەوە توانیوێتی سەرنجی جوتیاران و وڵاتان بەلای خۆیدا ڕابکێشێت. ئەو ساڵانە پێشانگایەکی گەورەی هەناری هەڵەبجە لە هەولێری پایتەخت دەکاتەوە. گەورەترین پیشانگای بەرهەمەناخۆیەکانە. ئەو هاوکاری باخچە و کێڵگەکانی کوردستانە و ڕێنماییان دەکات. لە ڕێگەی ڕەوەندی کوردیەوە چۆتە دەرەوەی عێراق و کێڵگەی جوتیارانی بەشێک لە وڵاتانی ئەوروپای بینیوە. چەندین تۆوی بەرهەمە کوشت و کاڵەکانی هێناوەتەوە بۆ کێڵگەکەی و لەوێ سازی کردووە و دەیبەخشێت بە جوتیاران. ئێستاش بەهۆی زۆری ژماری جوتیار و ئەو خوێندکارانەی لە بەشە کوشت و کاڵیەکان سەردانی دەکەن فێرگەیەکی کوشت و کاڵی لە کێڵگەکەی کردوتەوە بۆ پێدانی زانیاری بەبێ بەرامبەر. ئازاد محەممەد جوتیارە نمونەیەکە میوانی زایاڵەیە. ئەم کاتت باش کاگازات. ئەم کاتت باش قوربان. زۆر سپاس. کاگازات زۆر حەزەکەم بێژگە لە ئیشە ناوازەکانت لە باری کوشت و کاڵیدا. بەڵام ئەوەی من ئاگادار بم سەرقاڵی نووسینی کتێبێکی بۆ ئەوەی ببێتە شتێکی نووسراو لە بەردەم جوتیاران و بۆ خوێندکارانی زانکۆ و خوێندکارانی بەشە کوشت و کاڵیەکان. بەڵێ بەناوی خوای گەورە و میرەبان من لێرەوە دەستخۆشی ئەەکەم لە تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا کە هەمیشە پاڵپشتی من بووە بۆ ئەوەی ڤیدۆکانم یا ئەو کارانی کە کردومە بیناسانێت تەنانەت بە عێراق و بە دەرەوەی بە کوردستان و بە دەرەوەی
هەرێمی کوردستان لێرەوە ڕێز و حرمەتمەیە بۆتان من حەزەکەم باستێک لەو کتێبە بکەم کە سەرقاڵینی ئەزمموی 30 ساڵم زۆرێک لە کوردانی هەر چوار پارچەی کوردستان پەیوەندیان پێوە کردوم کە کاگازاد ئێمە حەز ئەەکەین ئەم توێژینەوانت لە ناو کتێبەکە لە ناو نامیلکەی لە بنووسرێتەوە کە شتێک بێ پارێزراو بێ منیش وعدێکم پێداون کە ئەم زستانە دەست بکەم بە کتێبێکی کشت و کاڵێکی سەردەمیانەکە کوردستان و عێراق پێویستی بەو کتێبەیە کە خۆتان نەزانن ماوەیەک 20 ساڵە بۆ 25 ساڵە بارانمان کەمی کردو و ڕادەی شێمان نەماوە منش حەزەکەم ئەو ئەزمونانەی کە وەرم گرتووە لە سەر خاکی هەرێمی کوردستان بیکەم بە کتێبێک بۆ ئەوەی پارێزراوێ بۆ نەوەی داهاتی کوردستان و داهاتەکەشی ببەخشمە خەسەخانەی هیوا و نانەکەلی کە نەخۆشی سەرەتا ناوی هەر بژی کاگازاد بەڕاستی شتێکی زۆر گرنگت بێ خسمەوە ئەو نەخۆشخانانە بە تایبەتی نەخۆشخانەکانی کە تایبەتن بە شێرپەنجە نەخۆشخانەی هیوا زۆر گرنگە تۆ ئەبیتە هاودەنگێکی گرنگ بۆیان لە ڕێی کتێبەکەتەوە زۆر سپاس دەکەین هەڵبەتە هەر بژین یەک شتی زۆر گرنگ لەم ماوەیە بینیم کوولەکەی پرتەقاڵی کە لە ئەمریکا و وڵاتانی دەرەوە هەیە و ئەو کوولەکانی کە لە هەڵەوین و لە یادی هەڵەوینە لە ئەمریکا وڵاتانی جیهانە بەکاریهێنن مناڵان حەزیان لێتیویشەکە لەو کوولەکە جوانانی کە لە جیهانە زۆر بەناوبانگە من لە هەڵەبجە بینیم بەدەستی تۆوە یەکەم جار بەڕاستی زۆر سیر بوو بەلامەوە پێم خۆشە بۆمان باسکەی بەڵێ خۆتان نەزانم من چەند وڵاتێکی دەرەوە گەڕاوم بەس بۆ ئەوەی ئەو تۆوانەی کە نامۆن بە هەرێمی کوردستان بیانێنمەوە خۆشبەختانە تقریبا 4 ساڵ بۆ 5 ساڵە ئەم تۆوانم لە وڵاتی یابان و هۆڵندا و بەریتانیا و سوید و فەڕەنسا و ئەوەی کە پێم یعنی ئاشنا بووم پێی کە چاوم پێی کەوت بێ لە سۆپەرمارکێتەکانە من کۆم کردوەوە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 48 جۆر کوولەکەم ناشتووەوە لە خوای گەورە بە زیابێ ئیم ساڵیش ئەو کوولەکانی کە ئەیبینیت لە پشتمەوە ئەوە ئێستا دامناوە ئیشەئاڵا 2 دانە ساڵ لە پشتمەوە بێ بۆەوەی دەرزی پێ بڵێن بە تەلەبەی زانکۆکان و بە جووتیاران کە من حەزەکەم لێرەوە شتێک بە بەڕێزت بڵێم ئێمە ئەتوانین وەکو کورد هەر بەم تۆوی کوولەکەی وەکو چۆک و چۆن لەسەر بەحری نەوتین ئێمە ئەتوانین بژێوی ژیانی کورد بخێنە سەر ئەم کوولەکانە وەتان نەزانن لە وڵاتانە 6 دنک تۆوی کوولەکە لە زەرفێکایە ئەیداوە $5 و $6 من دێرەوە داوام کردووە لە خەڵک لایەنە پەیوەندیدارەکان با ئێمە هەر باز لە نەود نەکەین با باسێک لە تۆوی کوولەکە بکەین کە ئێمە بتوانین لێرەوە لە خوای گەورە بەزیابێ ئێمە 12 مانگە ئەتوانین کەرتی کوشتتوکاڵ لە کوردستانە بەڕێوە بەرین بەس لە وڵاتان سێرەکەی 3 مانگ بۆی هەیە هیچ لەسەر کەرتی کوشتتوکاڵ بکە من لێرەوە وعدێکم پێدراون کە ئێمە توانین لەسەر زەردەچە و تۆوی کوولەکە بتوانین میلەتەکەمان بەخێوکەین ئەو کوولەکانی کە تۆ ئەیبینی لە پشتمەوە یەک کوولەکەیان لام وایە بڵم ئەگەر بە حسابی وڵاتان بڕۆین بۆ 6 تۆ لە ناو کیسێکە $2 و $3 و $4 بکە یەک کوولەکە ئەگاتە وەرەقەیەک بۆ 2 وەرەقە کەواتە ئێمە ئیش زۆرە لەسەری بیکەین لە کوردستانە کە بتوانین بژێوی وڵات و میلەتەکەمانی پێبەرین بەڕێوە ئیشەئاڵڵا لە مەولایەوەنە جوتیاری دەستڕەنگینمانەیە بە ئیزنی خواوە ئاکەین کە بژێوی ژیانی کورد پێوە لە سەرکەتی کوشتتوکاڵ زۆر شاد بووین کە ئێستا بە دیداری تۆ لە ئامادەجی دیداری تۆیە حەزوورمان هەیە و لە ئایندەیە بە دڵنیاییەوە هاوکات هەر لەم بەرنامەیە ڕاپۆرتێکی تایبەت لەسەر کارە جوانەکانی تۆ پێشکەشەکرێ زۆر سپاس بۆ کاتەی پێت بەخشی دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئازاد محەممەد جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە فێرگەی کوشتتوکاڵی هاوچەرخ بۆ گەیاندنی ئەزمون و زانیاری و توێژینەوەکان لە بواری کوشتتوکاڵ بۆ جوتیاران لە ناو شەلگەکەی خۆیدا دەکاتەوە. وە خۆی دەڵێ دوای 30 ساڵ لە ئەزمون و مامەڵەکردن لەگەڵ تۆوە کوشتتوکاڵیەکان و دەستنەرمکردن لەگەڵ خاک و بەرهەمە کوشتتوکاڵیەکان
فێرگەیەکی کشتتوکاڵی دەکاتەوە تا لە وەرزی سەرما و گەرمادا بیکاتە ناوەندێک بۆ بەخشینەوەی زانیاریە کشتتوکاڵیەکانی بەبێ بەرامبەر بۆ جوتیاران و خوێندکاران. ئەم فێرگەیە ئەزمونونەکانی خۆمن و هەر بۆیە لە چێڵکی خۆشمات دامناوە بۆ ئەوەی لێرە هەم بە عملی هەم بە نەزەری من لێرە بتوانم هەردووکیان تەواوکەری یەکیکەم. ئەتوانم ئیستا لە پشتی ئەم فێرگەوە باخەکەی خۆمیتیایە بە هەموو فکرەکانی منەوە. ئازاد محەممەد بۆ ئەم ساڵیش کە ئێستا بەرەبەر هەنار پێدەگات دەڵێ 3 فستیڤاڵی گەورە لە ئەولێر و سلێمانی و دۆک بۆ هەنار و بەرهەمە ناوخۆیەکان دەکەمەوە و کتێبێکیش بۆ جوتیاران ئامادە دەکەم. بەڵێ من وەکو خۆم لەسەر داواکاری خەڵکی کوردستان و تەنانەت بگرە هەر 4 پارچی کوردستان کە پێمەڵەن دوای خۆت با ئەم شتانە نەسڕێنەوە حەزەکەین کتێبێک میژەسی داواکاری میلەتەکەم ئینشاڵڵا ئەم زستانە خۆم تەرخانەکەم بۆی کە کتێبێکی ئەزمموی 30 ساڵی خۆمیتیا بنووسمەوە و ئیتر ئازادیشێکی ئەیبا ئازادە. جوتیاران و ئەوانەی ئارەزووی کاری کشتتوکاڵی دەکەن دەڵێن ئەم هەوڵە بۆ جوتیاران زۆر گرنگە و پێویستە حکوومەت پشتیوانی لە جوتیارە نمونەیەکان بکات. هەر لەبەرەوەیە من لە قەراخەوە هاتووم هیچ دەسەڵاتێکم نییە من بیکەم بۆ کاگازات بەڵام هەر تەرجیع ئەو پێی خۆشە ئێمەمانان بین و دەستخۆشیشی لێ بکەین. داهێنانی گەورەی لایە خۆزگە وەزارەتی زراعی ئێمە ئەو خەڵکانەی تیا وایە کە پرۆفیسۆرن لە بواری زراعەت و باغداریە بۆ ئەوەی ئێستا دەیانی وەکو ئەوانە لێرە حاضر بوونایە ئەوان بە تەفسیل شەرحیان کردایە بەڵام بەداخێکی زۆرەوە ئێمە کە ئێستا لە کاتێکی وا هەندێ بەروبوومی هەیە کە ئەوێ ئەرزی بکە ئێمەمانان هاتوین ڕەنگە زۆر ئەو شارەزاییەمان نەبێ بەڵام هەزار جار و هەزار جاری تریش دەستخۆشی لێەکەین. من وەکو ژنە جوتیارێک بەڕاستی کاگازات جوتیارێکی نمونەی سەرکەوتووە. من وەکو خۆم زۆر سەرسامم بە کارەکانی شانازی پێوە ئەەکەم بە کەسێکی وا هەم بۆ خۆمەم بۆ وڵاتەکەم بەڕاستی شێکی زۆر باشی کردووە لە ڕووی ئەوە کە ئەم مەکتەبەی دانەوە هەم بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکو و شارزایی زیاتر بە خەڵک ئەدا و بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە جوتیارن. بەشێک لە خانمان لە پاڵ فستیڤاڵەکانی ئازاد محەممەددا هەموو جارێک بەرهەمەکانی خۆیان لە کاری دەستی و دەزڕەنگینی دەخەنە ڕوو دەژڵێن لە ڕێگەی پێشەنگای ئەم جوتیارانەوە بازارێکی باشمان دەبێت. پێویستەکە هەموو تاکێکی کورد شانازی بکات بە کەسایەتێکی دیار و سوودبەخشی کۆمەڵگا کە بە ڕێزگاک ئازادە جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە. بەڕاستی من شخصی خۆم زۆر دڵخۆشم بە کارەکانی و ئەو هەنگاوانی کە بە ڕێزیانەینێن بۆ ژینگەی کوردستان بۆ کشتتوکاڵی کوردستان و هەروەها ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان چەندین ساڵە لە ماوەی ئەم 4 ساڵە ینی زۆر سوودمان لە چالاکیەکانی بینیوە لە هەمان کاتەکە برەویداوە بە بواری کشتتوکاڵی ئێمە وەکو کاری دەستی بەشداریمان کردووە یاخود بەشی خواردن و شیرینی گروپەکەمان بەشداری کردووە و زۆر سوودمەند بووین لەی زۆر سپاسیەکەین. ئازاد محەممەد ساڵانە جیالەوەی بەرهەمەکانی لەناو بازارەکانی یاریمی کوردستان بڵاو پێدەکات هەناریش هەناردەی وڵاتانی دەرەوە دەکات. ئەو ئێستا سەرقاڵی هێنانی تۆ و شێوازە سەردەمیە کشتتوکاڵیەکانە لە وڵاتانی ئەوروپا بۆ هەرێم و بەخشینەوەی تۆوەکانە بەسەر جوتیاراندا بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ئەم هەفتەیەش لە جیهانەوە چەندین دیمەنی ناوازەمان بۆ ئامادەکردوون. بەشێک لە فۆتۆکان هاودەنگی خانمانی جیهانە بۆ شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئێران. ڕۆمانوسی بەنێوبانگ ڤیکتۆر هۆگۆ دەڵێت کاتێک دیکتاتۆریەت دەبێتە شتێکی حتمی شۆڕش دەبێتە ماف.
پەیمانگای نیشتیمانی مۆسیقای ئەفغانستان ئەنیم بۆ یەکەم جار لە شاری لیژبۆنیا لە پۆرتوگال کۆنسێرتێکی مۆسیقی ساز دەکەن. مامۆستایان و خوێندکارانی ئەم گروپە هەر لە دوای گەڕانەوەی تالیبان بۆ دەسەڵات لە ئەفغانستان هەڵهاتوون. دەڵێن دەیانەوێت ببنە دەنگێک بۆ خەڵکی ئەفغانستان و مۆسیقای ئەفغانی بۆ جیهان بژەنن. پەیمانگەها نەتەویە ئەفغانیە موزیکێ ئەنیم بۆ جارە یەکەم ji mala xwe ya nû li Lîsbona Portugalê mûzîkê dijene. Piştî ku Talîbanê di tebaxa 2021 de Efxanistan kontrol kir, karmend, mamoste û xwendekarên enîmê reviyan. Niha ew dixwazin bibin dengek ji bo Efxaniyan. برایاوی ارکسترای ام دکارین دنگ افغانیان بگهینن جیهانه و جوان را بیجن که ام چجاری بدنگ نابن و ام دخوازن پیامگی بدن طالبانه که او موزیکامای و ام قد از جبر نادن. او دبیجن او دخوازن جیهان زانه به که موزیک افغانی چقاس بالکشه. دیگه خوشک نشته چه زمون در افغانستان موزیکا ما افغانی پر خوشه و ام دخوازن نیشانی جهان بدن که موزیکا ما چقاس خوشه و بهیزه و ام دخوازا مافین خودکن. دورا 273 خوندکار و کارمندین انیمه سالا بوریج افغانستانی هاتن درخستن. پشتی ماینک کرد لدوحه قطری تیم هاتا و گوهستن بو لیسبونا پرتغالی. جهه که او دکارن موزیکا خواهد ده جواکا که آزاد و وکری دا پیشکش بکن. I am absolutely overjoyed that the students of از پر کیف خشم که خوندکارین انیمه لپرتغاله به اولهی و آزادی لورژنو و گهش نهف. او موزیکا خوشک افغانی یا که باوی که تراژیک راستی زورداری حکومت طالبان هات بجنن. احمد سرمست دامزرینر و ریوبری انیمه دبیجه او پلان دیکن که کنسرتان لدروی ولات لدار بخن نتنه جبو پیشکشکرنا موزیکا کفنشوپی افغانی لی هر وها جبو که هیوی بدن گلی افغانستانی. روشنی و ام دخوازن سباروجا که گاج بو افغانستان خیال بکن و بو موزیک هیوی بدن گلی افغانستانی. پشتی که طالبان افغانستان کنترل کرد بده هزاران افغانی ده ناو ده جیگلک موزیک جن جه ترسا لسر جیان خوش افغانستانی رویان. راپورتا منازا شهید جه پرتغالی صالح دمیجر دنگ امریکا. ئەمریکای لاتین بە سەما و موزیک و گۆرانی ناوبانگێکی جوانیان هەیە. ئەم هەفتەیە پێش بەڕێوەچوونی ڕۆژی نیشتیمانی ئیسپانیا لە هەفتەی داهاتوودا چوون بۆ ئەو وڵاتە و شەقامەکانی مەدریدیان پڕکردەوە لە ژیان. 150 هونەرمەند لە بۆلیڤیا، لە شیلیەوە، لە کۆڵۆمبیاوە، لە پارەگوای و مەکسیک و ئیسپانیاوە بەشداری لەم نمایشە فەرهەنگیەدا دەکەن. خەڵکی ئەمریکای لاتین لە بەشی باشوور ڕۆژی شەمە لە سەر شەقامەکانی مادرید نمایشان بەڕێوەبرد پێشەوەی حەوتویدا بێت کە دەبێتە ڕۆژی نیشتیمانی ئەو وڵاتە. کۆبوونەوەیەک بە هەر شێوەیەک و بە هەر مەبەستێک بوو بێت بەڕێوە چووە، بەڵام کۆبوونەوەکە لەوێ بوو بۆ ماوەی 500 ساڵ لەمە بەردەبوایە سەرنجی بدرێتێ لە کاتێکدا گرنگ ئەوەی ئێستا کە ئێمە لە ژیانداین دوای هەموو ئەو شتانەی کە ڕوویان داوە نایاب و سەرنجڕاکێشە. 150 هونەرمەند لە وڵاتانی وەک بۆلیڤیا، شیلی، کۆلۆمبیا، پاراگوا، مەکسیک و ئیسپانیا بەشداریان لە نمایشی فۆلکلۆری کولتوری ئیسپانیا کرد. پێم وایە هەمیشە باشە مێژووە بیربینەوە. ئەو مێژووی کەوامان لێ دەکات زیاتر برابین و لەگەڵ ئەمریکای باشوور و هەموو ئەمریکای لاتین یەکمان دەخات. چونکە لە کۆتاییدا هەمان زمانی هاوبەشمان هەیە، یەک کولتورمان هەیە و یەک دەنگین و هەمومان براین. هەروەها سالاچیەکان بریتی بوون لە پێشەنگە، بۆنە ئەدەبیەکان، نمایش، ڕۆژانی شێولێنان و خواردن، بەڕێوەبردننی شانە و کۆنسەرت. بەڵێ باشە خزمەت بە براتی لە نێوان هەموماندا دەکات و ئەوەش کە بە کلتورە جیاوازەکان کاتێکی خوش لە ئاهەنگێراندا بەسەربەرین شتێکی زۆر باشە.
لەو کاتەدا شەڕ بوو خاوەنداریەتی خاک هەموو شتێکی دیکە هەبووە بەڵام پێم وایە ئەوە مێژووەکە و ئێستا کاتی ئەوە هاتووە ئاهەنگ بگێڕین بۆ کللتوری وڵاتە جیاوازەکان. ئیسپانیا لە ساڵی 1970 زاینی دەستیان بە ئاهەنگگێڕان بە بۆنەی ڕۆژی نیشتمانی 12 ئۆکتۆبر بەم شێوەیە ئێستا کرد. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. فیستیڤاڵی بەناوبانگی ڕازانەوەی ڕووناکی ڕۆژی هەینی لە بەرلین سازکرا لەڕێی درەوشانەوەی بینادێرین و جوانەکانی بەرلین لە ئەڵمانیاوە ماوەی 18 ساڵە ئەم فیستیڤاڵە ساز دەکرێت. فستیڤاڵی بەناوبانگی هونەری ڕووناکی لەم هەفتەیەدا لە بەرلین سازکرا. پەخشکردنەوەی ڕووناکی لەسەر باڵەخانە و بینا بەنێوبانگەکانی دەوروبەری پایتەختی ئەڵمانیا کرایەوە. فستیڤاڵەکە لە یادی 18 ساڵەی خۆیدا لە شوێنەکانی وەک دەروازەی بەناوبانگی براندبێرگ و پۆتسدامەر و پلاتزا و شوێنەکانی دیکە لەلایەن هونەرمەندانەوە ڕووناکرانەوە. ئەمەنجی ئەم ساڵ هەوڵێکە بۆ کەمکردنەوەی توێچی ڕووناکی بە ڕێژەی لە سەدا 75. لەژێر دروشمی دیدگای داهاتوومان ئەبامانجی ڕووناکی بەرپرسانە و بەردەوام ئەم پرۆژە هونەریە بەڕێوەچوو بەواتای لێکدانەوەی هونەری زیاتر بۆ هۆشیارکردنەوەی خەڵک و دەوڵەت و کەمتر بەکارهێنانی کارەبا لە شوێنە گشتیەکاندا. پیاوێکی بەتەمەنی ڕۆح جوانی ئۆکرانی مۆسیقا بۆ خەڵک و کۆترەکان دەژەنێت. مۆسیقا بۆ ژیان و ژیان دۆستی دەژەنێت. ئەو دەیەوێت بە مۆسیقا بەرەنگاری شەڕ بێتەوە. ڤیکتۆر هێواشەواش لە ڕێی سندوقی مۆسیقا کۆنەکەیەوە لە گۆشەیەکی ڕێگایەکی سەرەکی لە شاری خارکێڤ لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا دانیشتووە و موسیقایەکی ئارام دەژەنێت. لە کاتێکدا شەقامەکانی ئەو شارە بەهۆی جەنگی ڕووسیاوە بۆ سەر ئۆکرانیا وێران بوون و خەڵک خەمبارە، ڤیکتۆر هەوڵدەدات دڵی ڕێباران خۆش بکات. ئەو دەڵێت من دڵخۆشم کاتێک کەسانی دیکە دڵخۆش دەبن. لە کاتێکدا کوترەکان لە دەوری کۆبوونەتەوە و دانیش دەدات بە کوترەکان، ئەو دەڵێت ئێمە ڕۆژانە خەمبارین و دەزانی من دڵخۆشم کاتێک خەڵک دڵیان دڵخۆش دەبێت. ئەوەی دەیبەخشین یەکسانە بەو شتەی لە بەرامبەردا بەدەستی دێنی. گۆڕی فەیلسوف و نووسەری بەناوبانگی کورد ئەحمەدی خانی دەکەوێتە شارۆچکەی بایەزید بە پێی سەرچاوە مێژوویەکان لە نێوان ساڵانی 1650 بۆ 1705 ژیاوە و لە بنەڕەتدا خەڵکی گوندی خانە جوولەمێرگە. بەڵام زوربەی تەمەنی لە کۆشی ئیسحاق وەک ڕاوێژکار بەسەر بردووە و لە تەمەنی 55 ساڵیدا کۆچی دوایی کردووە. وەک ئەحمەدێ خانێ دە هەلبەستێک خۆدا بەگوتی شەرها خەمێ دیکم فەسانە زینێ و مەمێ دیکم بەهانە نەخمێ وێ ji perdê derînim zînê û memê ji nû ve vejînim. Tirba fîlozof û wêjekarê Kurd yê navdar Ehmedê Xanê li bajarokê Bazida agiriye ye. Li gor jêderên dîrokê ew di navbera 1605 û 1705 da jiyaye û ew bi eslê xwe ji gundê Xana Culemêrgê ye. Lê piraniya jiyana xwe li qesra İshaq Paşa wek şewirmend derbas kiriye û di nava 55 sala da kesayeteke pir alî û bêhampa ava kiriye. Yek ji berhemên navdar wekî Memozîn piştxwehiştiye. بله یعنی از خو خلقی به دریم حوالی من جی دری هاتن حوالک به دوی یعنی میوانک به دوی هم بینن اولی سر تربو احمدی خانی شیخ احمدی خانی بشترا قصر بعلول پاشاون دوینا بگرین احمدی خانی بو خلقی بازی دی خو یعنی هم آلی اولی لی اولی زیاتر یعنی آلی ادبی جی یعنی جو کردبونای ملت لی زانه و خودی درد که یعنی زانه کو عالمه که جمعه زانه که جمعه فیلسوفه که جمعه دیروکزان ابراهیم سنگور بحثی پر آلیا کسایتا خانه کر و گوت کو او دکارن و دولمندیا خانه دبرهمن وین روناک برداجی ببینن. اگر ام برهمن وی بخوازن درسک ورگرن اولدار ج برهماوی عقیده ایمان دکارن تیرا باوری خو نقشه اره خو یا باوری ج درخ. اگر کسک بخوازه وکی گشتیار دکاره فرهنگا دستی جنوبهار راکه اگر کسک نتوه پرور ام بیجین سیاست مدار دخوازه نقشه ریا خواه خواز بکه دکاره مموزینه همو تشتی خواه سیاسی و وەک نەخشە ڕێ مەموزینێ دەرەقە مەموزین مینە مانیفەستوەکیان.
Dirogzan İbrahim Sungur dibêje ku xanê beriya sedan salan jî heman pizgirêkên Kurdan aniye ziman û got ku û di berhemên xwe da behsê pêwistiya tifaq û yekîtiya gelê Kurd kiriye û wek sedemên êşên netewên Kurd netifaqiyê nîşan dide. احمد خانی د دورهلکی وسادا جیای کو هستین نتوایی هدی زیلدانه آجردانه درکتن سر روی آخه ادبیجم که احمد خانی سیاست مداری خوش میر محمد رانه کریه بره واجی میر محمد پربلا سیاست مداری یا خواه چالاکی یا خواه یا سیاسی تبگر خواه یا سیاسی هست و رامان احمد خانی را کرنه Xanê ku ji bilî Kurdî, Erebî, Farsî, Osmanî dizanî hemû berhemên xwe yên naskirî bi Kurdî nivîsandine. Yani îro dinya hatiye nasîn alê fîlozofiya, alê nivîsên xwe ve. Yani bo me Kurdan çend sal pêşî çi gotiye û çi nivîsiye em niha jî wextê dixwînin jê fehm dikin. Şanaz dibin ji tirwayê vê derya ji miletê me ye. Xanê ku bi aliyê xwe yê edebî, fîlozofî, netewperwerî û oldarî ve hatiye naskirin, her sal hejmarek zêde rûnişvan û gerok serdana tirba wî dikin û dua dikin. Arif Aslan, Dengê Amerîka, Agirî. خانمەنووسەر و چالاکوان و سیاسەتمەداری ئەمریکایی ئێمە گۆڵمن دەڵێت ئەگەر نەتوانم سەما بکەم کەواتە ناتوانم ببم بە بەشێک لە شۆڕشەکەت تا زایڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.